سڵاو بنەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی سەرەتاش سەردێڕی چەندەوە کۆبوونەوەی ئەندازیارانی ڕاوێژکار لە بەردەم وستانداری ورمێ ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی زمانی دایکی لە جوانڕۆ و سەقز ڕێگری ئیتلاعاتی مەریوان لە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هەوڵاتیەک لە قەسری شیرین درێژکردنەوەی ماوەی بەندکرانی جەلیل محەممەدی لە شاری سنە ڕەتکردنی سکاڵای کەشاوەرزانی کەرکووک لەلایەن دادگای فیدراڵی عێراق کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی ئەمەلیاتی لاوان بۆ بەیانیەی کۆمەڵێک لە چالاکانی مافیژن دژ بە سەرکوتگەریەکانی ڕژیم کۆبوونەوەی ئەندازیارانی ڕاوێژکار لە بەردەم وستانداری ورمێ ڕۆژی پێنجشەمە دوی ڕەشەمە کۆمەڵێک لە ئەندازیارانی ڕاوێژکاری شاری ورمێ لە ناڕەزایەتی بە ناڕوونی دۆخی پیشەیی لە بەردەم وستانداریدا کۆبوونەوە ئەندازیارانی بەشدار لەو کۆبوونەوە کە لە بەشە جۆراوجۆرەکانی وەکو کەشاوەرزیدا چالاکن لە گرتبوونەوەکەیاندا لە بەردەم وستانداری ورمێ خوازیاری زیادکردنی حەقدەست تەزمینی ئەمنیەتی پیشەیی پێدانی مەزایە و سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون ڕێزگرتن لە ڕۆژی جیهانی زمانی دایکی لە جوانڕۆ و سەقز ڕۆژی پێنجشەمە دوی ڕەشەمە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی زمانی دایکی دوو مەراسم لە شارەکانی جوانڕۆ و سەقز لەلایەن ڕێکخراو مەدەنیەکانەوە بەڕێوەچوو لە شاری جوانڕۆ ڕێو ڕسمێک بە بۆنەی ڕۆژی زمانی دایکیەوە بەڕێوەچوو تێیدا منداڵانی چاوگەشت خەڵات کران و سرودی خوایەوە چەناواکەی لەلایەن قوتابیانەوە خوێندرا لە شاری سەقز کۆڕێکی تایبەت لەلایەن نووسەران و شاعیران هونەرمەندان کەلتورناسان فێرخوازانی زمانی کوردی و مامۆستایانی و بوارە بەڕێوەچوو بڕوانامە بە فێرخوازانی زمانی کوردی بەخشرا و لەو مەراسمەدا دکتۆر شەماڵ ئیسماعیلپور لەسەر گرنگی زمانی دایکی و چۆنێتی پاراستنی بۆ بەشداربووان قسە و باسی کردو لە کۆتاییشدا ڕێز لە یادی مامۆستای نەمر هەژار موکریانی گیرە ڕێگری ئیتلاعاتی مەریوان لە بەڕێوەچوونی مەراسمی ڕۆژی جیهانی زمانی دایکی ڕۆژی پێنجشەمە دوی ڕەشەمەی 2724 کوردی ئیدارەی ئیتلاعاتی مەریوان بە بەکارهێنانی توند و تیژی و هەڕەشەکردن ڕێگەی لە بەڕێوەچوونی ڕێوڕسمی تایبەت بە ڕۆژی جیهانی زمانی دایکی لە پارکی میلەتیە و شارە گرت بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو مەراسمە لەلایەن ئەنجومەنی فەرهەنگی هونەری ڤەژین ڕێکخراوە بەڵام سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی ڕێگەیان لە بەڕێوەچوونی گرتووە لە بەرامبەرەو هەڵسوکەوتنە یاساییە چالاکانی فەرهەنگی و مەدەنی مەریوان تراک پۆستێر و شیرینیان لە نێو دانیشتوانی شاری مەریوان بڵاو کردوێتەوە و بەم شێوەیە ڕێزیان لە ڕۆژی جیهانی زمانی دایکی گرتووە دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەک لە قەسری شیرین ماوەی 6 ڕۆژە هاوڵاتیەکی خەڵکی شارستانی قەسری شیرین بە ناوی لوقمان وەیسی لەلایەن هێزەکانی حکومەتەوە دەست بەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە بەپێی زانیاریەکان لوقمان وەیسی پەیڕەوی ئاینی یارسانە و هێزە ئەمنیەکانی ڕژێم بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردووەتە سەر خانووەکەی و ناوبراویان بە توند و تیژیەوە دەست بەسەر کردووە لە ماوەی 6 ڕۆژی ڕابردوودا بنەماڵەوە شارومەندە چەند جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزایەکانی ئەو شارەیان کردووە بەڵام هیچ زانیاریەک لەسەر هۆکاری ڕفاندن و شوێنی ڕاگیرانی لەبەردەستدا نییە درێژکردنەوەی ماوەی بەندکرانی جەلیل محەممەدی لە شاری سنە بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ماوەی بەندکرانی جەلیل محەممەدی چالاکی کرێکاری خەڵکی سنە بۆ ماوەی 10 ڕۆژی تر درێژکراوەتەوە ڕۆژی 4 ڕێبەندانی 1403 جەلیل محەممەدی بە بیانی بەشداری لە مانگرتنی گشتی بازاڕیان دژ بە سزای سێدارەی پەخشان عەزیزی و ریشە مرادی دەست بەسەر کرا ناوبراو سەرەتای مانگی خەزەڵوەری ئەم ساڵیش بۆ ئیدارەی ئیتلاعات بانگێشت و لێپرسینەوەی لێکرا بوو بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دۆخی تەندروستی و چالاکە کرێکاریە ناجێگیرە و بنەماڵەکەی نیگەرانی تەندروستی ناوبراون خراپی ڕێگە و برینداربوونی 40 کەس لە جادەی شابات بۆ کرماشان
ئێوارەی ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمە ئۆتوپۆسێک لە میحوەری شابات بۆ کرماشان وەرگەڕاو بۆ هۆیەوە 40 کەس بریندار بوون. بە پێی زانیاریەکان جادەی کرماشان بۆ شابات جادەیەکی ترانزیتیە، بەڵام کوالیتێکی زۆر نزمە و ساڵانە بە سەدان کەس لەو میحوەرەدا بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ دەبنە قوربانی. ڕۆژی ڕابردوو بەهۆی خراپیە و جادە ئۆتوبۆسێکی مسافربەری وەرگەڕاو لە ئاکامی و ڕووداوەدا 40 کەس بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. ڕەتکردنی سکاڵای کەشاوەرزانی کەرکووک لەلایەن دادگای فیدراڵی عێراق. دادگای باڵای فیدراڵی عێراق سکاڵای کەشاوەرزانی لە ناوچەی داخوقی سەر بە پارێزگای کەرکووک کە خوازاری وەرگرتنی زەویەکانیان بوون ڕەت کردەوە. بە پێی زانیاریەکان دادگای باڵای فیدراڵی عێراق بڕیاری لەسەر چەند سکاڵا کە لەلایەن کەشاوەرزانی ناوچەی داخوق تۆمارکرابوو دەرکردووە و هەمویانی ڕەت کردوێتەوە. سکاڵای کەشاوەرزانی داخوق پەیوەندی بە جێبەجێکردنی یاسای هەڵوەشانەوەی بڕیارەکانی شۆرای فەرماندەیی شۆڕش لە سەردەمی حکومەتی باس و گەڕانەوەی زەویەکان بە خاوەنەکانیان هەیە، بەڵام لەلایەن دادگای فیدراڵیەوە ڕەت کراوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالز لە ناوچەی ئەمەلیاتی لاوان. ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمە کرێکارانی ئەرکان سالز شاغڵ لە ناوچەی ئەمەلیاتی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالز خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، بەکردەوە دەرهاتنی مادەی دەی یاسای ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت، وەلانانی جیاوازی، بەڕێوەچوونی یاسای 14 ڕۆژکار 14 ڕۆژ پشودان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمکاناتی ڕەفاهی، پەرداختی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ، وەلانانی شیرکەتە پەیمانکاریەکان، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان و کۆتایی هێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانە نشینی کرێکارانی سنعەتی نەوت بوون. بەیانەی کۆمەڵێک لە چالاکانی مافی ژن دژ بە سەرکوتگەریەکانی ڕژیم. کۆمەڵێک لە چالاکانی مافی ژن ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمە لە بەیاننامەیەک داوێ ڕایجەختکردنەوە لەسەر درێژەدان بەخەبات سەبارەت بە چوونەسەرەوەی گوشارەکان بۆ سەر ژنانی تێکۆشەر و بەندکراوانی سیاسی هۆشداریاندا. بەشێک لەوە ژۆکارانی و بەیاننامەیە بریتین لە ئاتێنا دایمی، نازەنین جاغەری، عەلیە متەلیب زادە و یاسەمین ئاریانی و جەختیان لەسەر زەرورەتی ڕاگررتنی یەکڕێزی و وشیاری بەرامبەر بە سیاسەتی سەرکوت و ناکۆکینانەوەی حکومەت کردوێتەوە. لەو بەیاننامەیەدا بسوتنەوەی ژن ژیان ئازادی وەکو نمونەیەکی باشی خەبات بۆ گەشتن بە ئازادی و یەکسانی ناوبراوە و دووپاتکراوەکە شۆڕشی ژینا سەرکوتگەریەکانی دەسەڵاتی بە چالش کێشا و بەهێزی ژیان لە بەرامبەر تونند و تیژی سیستەماتیکی حکومەت ڕاوەستا. بۆ بۆنەوە ڕژێمی ئیسلامی لە شۆڕشی ژینا دەترسێت و هەوڵەدات بەندکراوانی سیاسی بخاتە شێر گوشار و لە ڕێگەی پەسەندکردنی یاسای کۆنەپەرستانەوە شێوازی پۆشینی جلوبەرگ و بەدەنی ژنان کۆنتڕۆڵ بکات. دەست بە سەرکردنی 3 شارومەندی بەلوچ لە کرمان. لە ڕۆژانی ڕابردوودا 3 شارومەندی بەلوچ بەناوەکانی ئومید مەحمود زەهی تەمەن 18 ساڵ، شکور مەحمود زەهی تەمەن 38 ساڵ و بەرەکەت بامری تەمەن 54 ساڵ لەلایەن هێزەکانی حکومەتەوە لە پارێزگای کرمان دەست بەسەر کراون. بەپێی راپۆرتی حاڵوەش هێزەکانی حکومەت لە بازگەی پشکنینی ڕاین لە پارێزگای کرمان بە دوای تونبێلێکیە و 3 شارومەندە بەلوچەدا کەوتون و ماشێنەکان داوەتە بەردەست ڕێژی گولە. پاش ڕاگررتنی ئۆتۆمبیل هێزەکانی حکومەت بە بێڕێزی و تند و تیژیەوە ئومید مەحمود زەهی، شکور مەحمود زەهی و بەرەکەت بامریان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستوێتەوە. دەست لە کارکێشانەوەی کرێکارانی ڕێگەی ئاسن لە مۆل دوای. ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمە سەدان کرێکاری شاخڵ لە ڕێکخراوی ڕێگەی ئاسنی مۆلداوای دژبەنەدانی حەقدەست دەستیان لە کار کێشا و کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی ڕێکخراوی ڕێگەی ئاسنی مۆلداوای ماوەی چەند مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و دەوڵەت بە بڕی 120,000 دۆلار قەرزداری کرێکارانە. کرێکاران دەڵێن بەهۆی نەدانی حەقدەست لە دۆخێکی سەختدا دەژین و ژیان بەسەرابن و تاوەدیهێنانی خواستەکانیان درێژە بەمانگرتن ئەدەن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران شارۆمەندی ئەمریکی لە بەردەم کۆشکی سپیدا. ڕۆژی پێنجشەمە 2 ڕەشەمە هەزاران دژبەری سیاسەتە ئابووریەکانی دۆناڵد ترامپ سەبارەت بە کرێکاران و کۆچبەران لە بەرامبەر ساختمانی کۆنگرە و
کۆشکی سپی لە واشنگتۆن کۆبوونەوە و خوازیاری کۆتایی هێنان بە تونند و تیژیەکانی ترامپ لە بوارەکانی ئابووری و کۆمەڵایەتی بوون. ناڕزیان بە دەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم، دژایەتی خۆیان لەگەڵ دەرکردنی پەنابەران، هەڵوەشانەوەی مافی شارۆمەندی کۆچبەران لەسەر کاردەرکردنی کرێکاران، کارمەندانی فیدراڵ، دادستانی جەنگەڵبانی و شارەداریەکانی ئەمریکا نیشاندا. خۆپیشاندەران ترامپیان وەکو کەسێک ناوبەر کە خولیای دەسەڵاتی پاشایەتی هەیە و بیر لە دیکتاتۆری دەکاتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. کاتو ساتێکی خۆش بۆ هەموو لای.